بە پێی فەرمانی نوێی ترامپ ئاژانسە حکوومەتیەکان پێویستە بە شێوازەکانی کڕینی خۆیان پێداچوونەوە بکەن و لەوە ئەرخایەن بن کە ئیستثناکان نەبێتە هۆی ژێرپێنانی یاساکانی کڕینی شتومەتی ئەمریکایی. بەم فەرمانە من هەموو ئاژانسەکان لە حکوومەتەکەمان ڕێنمونی دەکەم بۆ پشتگیری جدی لە یاساکانی کڕینی شتی ئەمریکا تا بەکارهێنانی شتی غێری ئەمریکایی بگاتە کەمترین ئاستی خۆی و بەکارهێنانی ئەو کەلوپەلەی لە ئەمریکا بەرهەمدێن لە پرۆژە فێدراڵەکاندا بگاتە بەرزترین ڕێژە. ترامپ بە بیسەرانی خۆی لە کۆمپانیای دروستکردنی ئامراز لە ویسکانسن وتی کە ژێرپێنانی بەربڵاوی سیستمی کۆچبەری ویلایەتە یەکگرتووەکان بۆتە هۆی ئەوە خاوەنکارە ئەمریکاییەکان بە جێگای کرێکاری ئەمریکایی کرێکاری هەرزان لە وڵاتانی دەرەوە وەربگرن. کرێکارانی ئەمریکایی ماوەیەکی درێژە داوای ئەوە دەکەن کە بەکارهێنانی نادروستی ویزا کۆتایی پێبێت و ئەمڕۆ بۆ یەکەم جار بەم داواکاریە وەڵام دەدرێتەوە وەک یەکەم هەنگاو بۆ چاکسازی لەم بوارەدا ڕیفۆرم دەکەن لە ویزای H1B. ویزای H1B ویزایەکی تایبەتە بۆ ئەوەی یارمەتی بە خاوەنکارەکان بدات تا بتوانن کرێکاری بیانی کارامە لەو بوارانە کە لە ئەمریکا کە من بیهێنە ئەم وڵاتە. مامۆستای زانستگەلی سیاسی پرۆفسۆر رانیەل هێرا دەڵێت ئامانجی ئەم یاسایە باشە. بیرۆکەکە ئەمەیە کە بەم ویزایە پێویستی بە هێزی کارامات جێبەجێ دەبێت بۆیە کاتێک کرێکاری ئەمریکایی پێویستت بۆ نادۆزرێتەوە دەچیت و کرێکاری کارامەی بواری پێویست لە دەرەوەی وڵاتەوە دەهێنیت. رانیەل هێرا دەڵێت بڕیار وایە ئەمە هەوڵێکی کاتی بێت بەڵام بەم ویزایە تەنیا کرێکارانی کارامە و پسپۆر لە بوارە تایبەتەکاندا نەهاتوون. ئەم ویزایە بۆتە ڕێگایەک بۆ ئەوەی خاوەنکارەکان کرێکارانی کاتی و هەرزانیش بۆ پڕکردنەوەی جێگە خاڵەکان لە دەرەوە وەربگرن. لە دەرەنجامیشدا ئەم پرۆگرامە بۆتە هۆی لاوازکردنی ئەمریکایەکان بۆیە لەم بوارەدا ترامپ ڕاست دەکات. هێرا دەڵێت وردەکاری جدیتر بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە دەتوانێت ببێتە هۆی ئەوە ویزاکان لەم بوارەدا بۆ هاوردنی کەسانێکی کارامە بەکاربێت کە بەڕاستی کارامەیی ئەوان لێرە پێویستە.